بۆیە بەڕێزەکانم ئەو نەخۆشەی کە دێ بۆ لاو ئەو خەستەیی کە دێ بۆ لات ئەبێت وابزانی ئەمە کەسێکی زۆر نزیکی تۆیە. یعنی هیوادارم وامان لێبێ وا بتوانین نەخۆشی خۆمان ئاوا خزمەتکەین بڵین خۆزگە ئەو خزمەمان کە تۆزی عاجزی هەیە لەگەڵمانە ڕۆژێ شتێکی لێ بەسیتی لێ ئەبوو ئەهاو بۆ ئێرە و ئەلێرە خزمەتێکی وامە کرد دڵیشتی ئاشتە بووە لەگەڵمە. یعنی بە شێوەیە لەم خەستەخانەیە خزمەت بکرێ کابرا هەستکە make you at home وا بزانێت لە ماڵی خۆیەتی. ئەوەی کە خزمەتی شەکرێ ئەوە دایک و باوک و برا و کەس و کاری خۆتە هەتا ئەڕواتەوە. ئەتوانین وابین بەڵێ، ئەتوانین بچینە ژێر باڵی نەخۆش بەڵێ، ئەتوانین شتەکەین بەدەمێەوە بەڵێ، ئەتوانین پێڵایی بۆدانین توانی عیبە خێر نەخۆش چۆتە سەر بێدەکە و ئیستاکە نەفاس دەکرێت و یەتە خوارە و نەعلەکانی خۆی نادۆزرێتەوە. ئەبێ کارمەندێکی سمارت لە مدیرەوە تا ئەخسائیەک تا خوارەوە نەعلەکانی بۆدانی بیکاتەوە پێی. ئەی ئەوەی کە لەگەڵ یایەتی هاتۆ کوڕ و کچێتی ئێمەش هەر کە سوکاری ئەوین. ئێمە زانین بۆ پارە نایکەین منەتیشمان پێی نییە، بەڵام چەند خۆشە دانەویتەوە نەعلەکانی لە پێکیت. گەورابی ئەم چووکەبی گەورابی با گەورەکان بیکەن بچووکەکان چاوی لێەکەن. بۆی منە بینم ئەلحەمدولیلا ئێستاکەنە ئەو تیمی کە لەگەڵ مایە کە نەخۆشەکە دابەزێ نەعلەکانی بۆ دانێ بە بچووکیشی نازانێ چونکە لەسەر و ئەوەوە کەسی بینیوە ئەمەی کردووە.